لە ماوەی 3 ساڵ و نیوی هێنانە کرایەوەی ئیدارەی سەربەخۆی سۆران 991 پرۆژەی جیاواز و جۆراوجۆر لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران ئەنجام دراون. لە ماوەی 3 ساڵ و نیوی هێنانە کرایەوەی ئیدارەی سەربەخۆی سۆران 732 پرۆژە لە شارەکان و 259 پرۆژەی تریشیان لە سنووری گوندەکان جێبەجێ کراون. بەگشتی لە سەنتەری قەزای ناوەندی سۆران 437 پرۆژە کە دەکاتە 44% پرۆژەکانی ئیدارەی سەربەخۆی سۆران لە سەنتەری قەزای ناوەندی سۆران جێبەجێ کراون. بە وردی لە کۆمەڵێک سێکتەر پێکهاتووە تەواوی پرۆژەکان. دەمەوێت لە سێکتەری ڕێگەبانەوە دەست پێ بکات کە 170 پرۆژە ئەنجام دراوە و ئەو شوێنی لێوەستاوە یەکێکە لە پرۆژە ڕێگەبانەکان کە دروستکردنی بەرزەپڕکی سۆرانە. باوکان لە ڕووی بیناوە 78 پرۆژەی لە ڕووی بیناو ماڵەخانەوە لە سنووری بەزاو نەحمەکانی ئیدارەی سەربەخۆی سۆران ئەنجام دراوە. 58 پرۆژەی ئاوی لە ماوەی 3 ساڵ و نیوی ئیدارەی سەربەخۆی سۆران ئەنجام دراوە. باوکان لە سێکتەری کارەبا 56 پرۆژە لە بواری کارەبا لە ماوەی ئەم 3 ساڵ و نیوەدا لە سەنتەری قەزای ناوەندی سۆران ئەنجام دراوە. 66% پرۆژە جیاوازەکانێک کە لە سەنتەری قەزای ناوەندی سۆران ئەنجام دراون. بەگشتی زۆرترین پرۆژەکان لە سەنتەری قەزای ناوەندی سۆران بووە کە ڕێژەی 93% دەهێنێت. تەواوی پرۆژەکان لەسەر ژمەی دەیان ملیار دینار لە گابینی نوێ حکوومەتیارەی کوردستانەوە جێبەجێ دەکرێت.